جێبەجێکردنی ئەم بڕیارانە لە ڕاستیە ئەگەر وەکو ڕێکەوتنە ئەمنیەکە بێ ئەم ئۆردوگایانە بێ چۆڵ بکرێن کۆتاییان پێبێ و نابێ هیچ چەک و چۆڵێکی سەربازیان پێبێ ئەخرێنەکەم پێکەوە و ئەم کەمپا بریتە لەوەی کە نانیانە دەنێ لە چوارچێوەی وەکو هەر کەمپێکی ئینسانی لە هەرکوی دنیا لەژێر کۆنتڕۆڵی دام دەستگای ئاسایش و ئەمنیەت دابێ ئەو هێزانە هێزێک نین مەسەلەن لە برسانە هاتبن بۆ ئێرەوانە هێزی شۆڕژگەرن هێزی سیاسین بۆیە خستنە ناو کەمپەوە نانیان بیتێ واتە لێکردنەوەیانە لە شۆڕژگەڕی و داماڵینە لە چەمکی شۆڕژگەر بوون و ئینسانی بوون و چەپ بوون و هەر حرەکەتێک نایبنی هۆکاری ئەمە پەیوەندی هەیە بۆ ڕێکەوتنە ئەمنیەوە کە کراوە و ئێران ناشی شارێتەوە کە ئەڵێ ئەم هێزانە لە هەرێمی کوردستانن و بارەگایان هەیە و چەکدارن و هێرشەکەنە سەر کۆماری ئیسلامی ئێران و لە شۆڕشی ژینایە دەخالەتیان کردووە بۆیە داوایەوە کاکە ئەو ڕێکەوتنامەیە خۆی جێبەجێ بکرێ بە ناردنیان بۆ کەمپێکی مەدەنی کە چاودێری بکرێت لەیان حکوومەتی عێراقا یا هەرێمی کوردستانەوەیە یانەوەی کە بنێردێنە وڵاتی سێهم بە نەزەری من گواستنەوەی ئەم هێزانە بۆ ناو کامپێک داماڵینیان لەو خەبات و تێکۆشانە سیاسی شۆڕژگەڕانە بە نەزەری من ئەم شۆڕشە کۆتایی پێدێ بە جۆرە لە جۆرەکان کۆتایی پێدێ ینی وەلحاصڵ ئەم قسەیە مانایە کە حکوومەتی کوردستان بۆ خۆی بەشدارە بێ لەم کارەیە کە کارێکە جێگای نیگەرانیە و کارێکە قابلی قبوڵ نییە مەسەلەن یانەوەی کە بێمانە بڕۆنە وڵاتی سێهم هەرەوەی کە بەرامبەر مجاهدینی خەڵق کرا بۆیە قسەکەوەیە کە حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکیانە ینی حکوومەتی کوردستان ئەرکێکی حکوومەتی عێراق تێبگەێنێ کە ئێوە گەوا بیرەکەنەوە چەک داماڵین و دەرکردن و کوشتنی و سازمانی مجاهدینی خەڵگەتوان لە کۆمەڵ و دیموکرات بکەن ئەوە ناکرێەوە غیر ممکنە ئەمانە دۆستی خەڵکی باشووری کوردستان بوون ئەمانە ڕاستە لە شەڕی عێراقیانە پشتیوانیان لە سەدام حوسێنەوە بوو بەڵام لەسەر حسابی خەڵکی باشووری کوردستان نەبووە وەکو هۆی کە چۆن یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان هاوکاریان لە کۆماری ئیسلامی ئێران ڕێگە دژی باس مانی باماشی هاوکاریان لە باز تۆ دژی ئێران وە بەنظری من ئەوە لێک جیا بکرێتەوە سازمانی مجاهدینی خەڵقوانە و ئەم هێزانە ئەبێ وەکو هاوڵاتی ئێرە وەکو خەڵگو نشینی ئەم ناوچانە سەیریان بکرێت چکە ئاسی چل ساڵە لێرە تێکەڵ بوون لەگەڵ لادیەکانی کوردستان ژن خوازیان هەیە پەیوەندی کۆمەڵایەتیان هەیە و خوێنی شارڕشتۆ لەم پارچەیە لە شەڕی داعشا لە شەڕی ڕابردووە بەرزەی من ئەبێ ڕێز لە بۆچوونەکانیان بگیرێ و تاکە حەلەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بیەوێ سەربەرزانە لی دەرچێت کە تا ئێستا بە نەزەری من مووقیفی ئەو دوو نوێنەرەی حکوومەتی هەرێمی کوردستان چ بەڕێز ڕێبەر ئەحمەد وەکو وەزیری ناوخۆ لە زۆنی زەر چ بەڕێز کاکیوە ئەحمەد وەکو وەزیری دووهەمی زۆنی سەوز هەردووکیان مووقیفیان ئینسانیانە هەردوو مووقیفی سیاسی بە ئەخلاقانەیان پێشکەش کردووە و تویانەکە هەوڵ دراوە کە مەسەلەن بگەنە نەتیجەیەک بۆیە بە نەزەری من حەلەکەوەیە کە سەرکردایەتیەکی پارتی سەرکردایانە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی بەبیر لە ڕێگاچارەیە بکاتەوە کە نام هێزارەتی زەرمەند بن نە ئەجەندای عێراق جێبەجێ بکرێت نەخۆشیان بکەونە بەرگلەی و ڕەخنە